باشە خۆشەویستان هیوادارم کە هەموو شتێک باش بێ عزیزانی من. ئەم شەو هەروە تۆزێ قسەتان بووە کەم زۆر نا، چونکە سبەی شەو نە دوو سبەی شەو لایڤم هەیە ئەدیادی ئەو کاتە تێگڕا قسە باسەکانم ئەەکەم ئێمە خزمەتان سبەی شەو بە ئەمیان تۆزێک کۆپێشی لێ بکەم بچم بۆ شوێنێکی تریش بزانم وەزعەکە چۆنە. باش تاویشمان پێ نەما. خۆشەویستانی من هەمووتان بەخێر بێ، سەر چاوانی ئارام ئەحمەد هاتن، حورمەتێکی زۆر زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە. ئەم شەو هەروە تۆزێ لەسەر ئەو کوڕا لەسەر چۆنێتی گرتنەکەی و چۆنەوەی بۆ هەولێرت باسەکەم. بەڕاستی نەگەوە کە ئەو بەشەرانە کاندیدی من بن بمێ قسەیان لەسەر کەموچی ئەلەماوەچەکە. بەڕاستی من لەسەر ئەوانە نامێ بێ جۆرە قسە بکەم و ئەوانە واقعەن کاندیدی من نین و کورت و کەرمانجی. من سبەی شەو ئێمە خزمەتان عەفو دوو سبەی شەو واتە شەوی بەیانی شەممە یەکشەمە بۆ ئێوارەکەی سەعاتی 9 بە کاتی دەشتایەکانی NL و سەعاتی 10 بە کاتی کوردستان. من لە خزمەتانە بم بۆ پێشکەشتنی کۆمەڵێک قسە و باس لەسەر ئەوەی کە ڕیکلامەکەم بۆ کردو. هیوادارم کە بتوانم سووتان پێ بگەێنم. بەڕێزان و دەخوایان کۆ بنەوە پێویست ناکە ئێمە بوەسین بە، چونکە کاتەکەمان با نەڕەوە. منیش زۆر بە کورتی ئەم بەحساکەم. خۆتان نەزانن لە باشووری کوردستانە قوربانی ئێوە هەمووتان بەخێر بن سەر چای مناتن. لە باشووری کوردستانە ئەم سەردەمەکە نەکەن لە باشوور، بەڵام لە باشوورە زۆرترینە لە ئاسی دنیاە جۆرێک لە هیچ و پوچی باڵایە لە حەقیقەتە. بەڵام لە کوردستانی باشوور ئەم نەوعا لە هیچ و پوچی هەموو مەیدانەکانی گرتوتەوە و بەداخەوە کە هیچ شتێک لە جێگای خۆیدا نەماوە. دەنگم زۆر باشە و دەنگم کێشەی نییە. مەسەلەن خۆی بە مفەکیرە زانێت و مەسینێکی پێیە، ئەوە تا لە بلەو بارزانە بۆ خۆیلەوەی پیاساکە. زەلام هێدە 12 کتێبی نووسیوە ئەڵێ مەلام سەفا فەیلسوفە. کاتێکیش پێی ئەڵێ ئەرە زەحمەنە بێ یەک تەفسیری زانستیمان بەرێکە فەیلسوفە، بە هیچ قسەیەشی پێ نییە. قسە لەسەرەوەیە کە هەموو شتەکان بەڕاستی چۆ بەناویەکە و هیچ شتێک لە جێگەی خۆیدا نەماوە. واتە هەموو شتێ بەمانای کەلیمە لە گرێژنە دەرچووە و ئەم سەردەمە واقعەن سەردەمێکی بێهەستە، سەردەمێکە بێشعوری باوە، سەردەمێکە بێهەستی باوە. یعنی ئەوەندە ئینسان بێهەست بووە یا ئەوەندە نائینسان بووە، ئەوەندە نائینسان بوون باڵا بووە، ئینسان لەزەت لەوە ئەبا چۆن بتوانێت کەرامەتی بەرامبەرەکەی بشکێنێت. باشە شانازی بۆکە یا بۆ مرتاحەبێ چۆن بتوانێت بەرامبەرەکەی ئازار بدات. جا ئەم ئازاردانە هی ژن بێ بۆ پیاو بۆ ژن پیاو بۆ پیاژن هیچ فەرق ناکات. گرنگەوەیە کە کۆمەڵێک بەشەر هەن یعنی بەوە مرتاحەبن کە ئازاری بەرامبەرەکەی بدات. ئەگەر ئازاری ئینسانەکەی بەرامبەری با پێی وایە زۆر شتێکی عەزیمی کردووە و کارێکی زۆر باشی کردووە. ئەمەش بۆ خۆی دەردێکە کە تێگڕای کۆمەلگای ئەمەی گرتوێتەوە. لە ڕێزی هەموو ئەمانەیشە دنیای مێدیا و دنیای کاری ڕۆژنامەگەری ئێمە بەتاڵ بۆتەوە لە هەموو ماناکانی خۆی. یعنی هیچ مانایەکی نەمەوە لە واقع. ڕۆژانە من بە ئێوە ئاڵێم چی بڵاو ئەبێتەوە لە سەدا 98 درۆیە، لە سا 98 قسەی قۆڕە، لە سا 98 تەنها و تەنها بۆ گەمژاندنی خەڵکە، بۆ لایکە، بۆ کومنتە، بۆ خۆ دەرخستنە، بۆ فڵان و فیسارە ئەجینا بە هیچ جۆرێک حەقەتی تێدا نییە. جا لە شوێنێکا بووم کە شوێنی قسە و باسەوانە بوو، برادەرێک وتی کاگەرامی ڕۆژنامەنووس تا بەڕاستی من زۆرم پێ ناخۆش بوو. وتم تکایە جارێکی تر ئەو سوکاتێ بە ئارام ئەحمەمەکە. کاری مێدیایی و ڕۆژنامەگەری هێندە سووک و چروک بووە. من بەڕاستی پێم شەرمە خەڵکێک پێم بڵێ مێدیاکار. بەڕاستی پێم شەرمە لە حەقەتە. چونکە بۆ لەبەرەوەی کە هیچ مانایەکی نەماوە. جا عزیزان هەتەنها ئەم مەجالێژ نییە کە بەمانای کەلیمە لە باشوورا پوچ کراوەتەوە. لە مەجای ئەدەبە ئەڵێ، لە مەجای هونەرە ئەڵێ، لە گۆرانیە ئەڵێ، لە کەسایەتیە ئەڵێ، لە هاوڕێتیە ئەڵێ، لە خێزانە ئەڵێ، لە خۆشەویستی و ئەوینداریە ئەڵێ. سەرتاپا ئەمانە ماناکانی لە خۆی دامەڕاوە و خاڵی بۆتەوە لەو مەفهومانەی کە تێدایە. عزیزان زۆر سێرە من هەندێشتە بینم کابرا لە خۆی هەرسێ گۆرانی عەباسی کەمەندێڵێتەوە. باشە کاکە، یعنی ئێمە کارەساتە لە واقعە. ئاخر تۆ چی داوە بەسەر عەباسی کەمەندی و کاکە؟ تۆ بۆ یەخەت بە عەباسی کەمەندی گرتووە. تۆ بۆ ناچی ئەگەر هونەرێکت پێ هی خۆ بڵێ دەست بۆ عەباسی کەمەندی بووە بێ. لەم ڕۆژانە گوێم ئاگام لە کچێکە دووسێ دانیشتون گۆرانی عوسمان کەیبنە یەڵێتەوە.
ئێ عەزیزەکەی من تۆ گۆرانی هەورامی هاکاکە تۆ گۆرانی عوسمان کەی بنەی چۆن شیوە ئەبێ یعنی سیرەکەی کە ئەڵەی ڕێک ئەڵەی بەرنامەیەکەیە بۆ سوکردنی دنیای ئێمە سوکردنی ئەدەب و هونەری ئێمە خۆشەویستانی من باشە ئەچمە سەر عەسری باس خۆشەویستانیانە هونەر ئەم ڕەشید ئاغای چێە ئەمە کابرایشی بەڕاستی چەقۆکێش و لومپن بوو بەمانای کەلیمە سەرڕای هەموو ئەو ژنانێک کە بە ئارام ئەحمەدی یا بە دایکی دام بە خوشکی دام بە بنەماڵەی دام ئەیوە ساڵی 90 ئارام ئەحمەد فلیمی ڕووتی هەیە بڵاوێکم و ساڵی 90 کوێرایی داهاتە یەک کچێ ماجیکی نایەتێ کاکە حەل لەو ساڵی 99 یەکون 89 بمردیتەیە بابە بە کچێکتەوە ماڵی حاجی فەتاح لە کوێی بڕۆ بێخلا خۆ خوشک و دایکی نییە ما سێکسی چی کاکە بارحا ئیتر خەڵکەکە تێکشۆ لە ڕاستیە بەڵام من بۆ خۆم پێم وایە ئەم کوڕە قوربانیەکە قوربانی عەقڵێکی خێڵێکی دواکەوتوو کە ئەویش وەکو زۆرێک لە زۆرەکانی تر لەزەت لەوە ئەبا کە چۆن ئازاری خەڵکی بەرامبەرەکەی بدات و چۆن بەم کەسابەتە پوچە بەڕاستی بتوانێت خۆی بژێنێ و سەرقاڵی ژیانی خۆی بێت ویان چۆن ئینسان بشکێنێ هێندێ برادەر بە منیانەوە کاکارم کاکە ئەوە نەخۆشە منی جوتم باشە ئەگەر ئەم کابرایان نەخۆشە ئەی بۆ پارە نەخۆش نییە بۆ سیارە نەخۆش نییە سیارەی جوان بۆ ژن نەخۆش نییە بۆ ماڵ و ژیان نەخۆش نییە بۆ قسەکردنەوەوانە نازانم یعنی بۆچی بۆ ئەو شتانی کە بە ژەوەندی خۆی تایە نەخۆش نییە بەڵام بۆ جوێندان سوکاتی نەخۆشە نەعەزیزم پەروەردەکەی وایە پەروەردەکەی بۆ جۆرەیە لە کوردەواریا قسەیەکەی ئەڵێ دایک ببینە و کچەکەی بخوازە ئێسێش کوڕ ببینە باوکی بخوازە قسم بخوا هەر کوڕی محتەرەم بێ باوکیشی محتەرەمە هەر کوڕی خراپ بێ باوکیشی خراپ بووە ئیلا لە شوێنەکە باوکی خراپ بووە بەڕاستی ئەرەوەڵا بۆیە کوڕەکەشی بۆ جۆرێ بۆیە پەروەردەی ئەم بەشەرە بەڕاستی بۆ جۆرە بۆ تەواو باشە کۆمەلگای ئێمە فولە لەم نەوعە لە هونەرانە لەم کەسە بەڕاستی ئەم کەسانە پێویستە بەپێی یاسا هەوسار بکرێ بەسەریانە باشە تا ئەوە ئینسان نەشکێنن تا ئەوە ئینسان ئازار نەدەن تا ئەوە بە میزاجی خۆیان کەرامەتی خەڵک نەشکێنن لە حەقیقەتە ئەوە بۆیە ئەم بەشەرە زۆر ئازاری منیدا و جوێنیشی زۆر بە بنەماڵە و کەسوکار و ئەوانمدا باشە ئەمە بارێگەڕێن ئەم بەشەرە لە هەولێر چی کردبوو بۆ خۆی ئەوە خۆی لە دوایە باسی کردێتەوە هەرکە هاتە سلێمانی عەزیزان پاڤڵ و وەهاب چونکە ئیفلاسیان کردبوو هەستان ئەمەیان گرتە خۆیان وەهاب هەڵەمجێ و پاڤڵ بە تایبەتی شوقەی جوانیاندایە چەکی زۆریاندایە ئۆتۆمبیلی باشیاندایە پارەی زۆریاندایە ژیانێکی شاهانیان بۆ دابین کرد وەکو ئەوەی کە بەنمونە کابرایەکی زۆر عەزیم و خاوەن کەسەریش وێ بۆ لایەن چونکە خۆیان خەڵتەی ناو مجتەمەعی کوردین ئیلا لەگەڵ خەڵتانە بێ بەڕاستی ئیدارە ناکەن ئەمانە ئینسانی شەریفیان ناوێ ئینسانی عاقڵیان ناوێ ئینسانی محتەرەمیان ناوێ ئینسانی لۆمپن و گوێن فرۆش و دەمپیس و ئەوانەی لە زمنی ئەم کوڕا ئەمەیانەوێ وەهاب هەڵەبجێ لەگەڵ پاڤڵ و ئەوانە ئەم کوڕیان لەویادانە و هەموو شتێکیان بۆ دابین کرد ڕایان کرد تەنیا و تەنیا بۆ تەعداکردن لە خەڵک و بۆ جوێندان و سوکایەتی بە نەیارەکانی پاڤڵ و وەهاب و ئەرەم بابەتان ئەمانە پێیان وابوو شتێکی زۆر مهمیان ڕاگرتووە لە کاتێکا جگەل لە جوێندان بە خەڵک هیچ هونەرێکی تێدا نەبوو لەواقع یعنی حیفە ئینسان دابنیشێ بهێڵێ ئەم کەسانە ئەم جۆرە لە ئەشخاصانە لێ نزیک بێتەوە لەمەش بەدەر هەندێک کەسی ناو سۆشیال میدیا وەکو هەنگوینیان لە کلۆلەدارا دۆزی بێتەوە هێنیان و بردیان لایڤیان بۆ کردەوە گەورەیان کرد کاکە ئەوە تا باسی کوشتنی سەدر عوسمانەکە و ئەڵێ سیارەکەی وابوو ئەوە تا باسی ئەوەی فڵانی بنەماڵی بازانیەکە و ئەوە تا باسی زیندان و ئەشکەنجە و نازام چیش و ئالم بابەتان ناکە لە کاتێکە سەرتاپا قسەکانی ئەم ئینسانە بەڕاستی درۆ بوو خۆشیان ئەیانزانی کە ئەم کەسە درۆوەکە ئیتر من لەوە تێناگەم کە تۆ لە 100% بزانی ئەم بەشەرە چی ئەڵێ درۆوەکە هونەری لە چیە تۆ لە ڕێگەی دروی کابرایەکی گوێن فرۆشەوە خەڵک کۆ بکەیتەوە و لایک و کۆمنتی بۆ بکەیت و ئەم کەسە بە خەڵکی بناسیێنی یعنی بۆچی ئێوە وەزیفەی خۆتان وا ڕسوا کردووە کە ناوتان لە خۆتان ناوە چالاکەوان و کاری میدیایی یەن ئەم خەڵتانەی ناو مجتەمع ئەهێنن گەورەیانەکەن بۆ جوێندان و سوکاتی و بێحورمەتیکردن بە خەڵک کابرایە تەواوی قسە و باسەکانی درۆ دەرەستە بوو بۆیە پاڤڵ و وەهابدایان نا و هەموو شتێکیان پێکرد هەتا توانیان جوێندانی ئەو کابرایە بە من بەڕاستی وەهاب بوو من بەڵگەم پێ بۆ قسەکانی خۆم خۆشەویستان هەر لە خۆ قسە ناکەم و ئێستا بەڵگەش ئەخەمە ڕوو
جوێندانی ئەو کابرایە بە من کە هەچی ناشێ بە خۆم و بنەماڵەکەمی کردووە لە هەڕەشە و گوڕەشە بۆ برام بۆ کەس و کارم هەمووی وەهاب هەڵەبجێی لە پشتی بۆ ڕاستی ئەویش بەرهەمی ئەو ڕەخنە جدیانەی من بوو لە وەهاب هەڵەبجێوی لە پاڤڵ و قوباد و شاناز و ئارەم بابەتانم هەبوو ئەیانویش دەڕێگەی ئەم خەڵتانەوە بێن تۆڵەی خۆیان کەنەوە و تەنگە نەفەسی خۆیان دەرکەن بەدەنگیش لەلامە ئەم کە خۆی ئاوا قساکە جگە لەوەی لە سۆشیال میدیا بڵاوی دەکردەوە دەیان نامی دەنجی لە ڕێگەی وەساپەکەمەوە بۆ نردوم عزیزانی من بەڵام من هیچ کاتێک قاعدەم نییە وەڵامی گوێ بدەمەوە هەر گوێنی ئێوە و دەنگی ئەنار من ئەوە بڵێ تەواوە وایە یەکسەر ئیشم سڕیەوە لەگەڵی عزیزانی من چونکە من وەختی خۆی وتومەوە ئێسش ئێڵێمەوە من شەڕی بێئەخلاقی بە بێئەخلاقی ناکەم لە حەقیقەتە من نامەوێ وابم حتى ئەگەر بیشی دۆڕێنم بە ئەخلاقەوە بژیم باشرە وەی لەوەی کە بەڕاستی بەبێ ئەخلاقی بژیم وەکو ئەوانەی کە ئەو هەموو بێحورمەتیە بە خۆم و بنەماڵە و کەس و کار مەکەم ئەکەن ئەمە پاشان ئەمە ڕقەمی 44 ئەم کوڕەیە خۆشەویستم کە ئەوەی بۆ کردوم ئەم زەلامە بۆ ئەوەی کە جوان بۆتان ئەوە بکەم ئەمە ڕقەمی هینەکەیەتی ئینی وەساپەکەیەتی بیبینن ئەمە طبعاً سێ چوار تەلەفۆنی کردووە بەڵام من جوابی تەلەفۆنەکەیم نەیاوەتەوە ئەمە بابڕین لێرەیە با دەنگێکی بدەمەوە زەحمەت نەبێ ئەوە ئەڵێ ئارام ئەحمەد ئەوە تەلەفۆنیان ناگری خورە ئەمە ئەسلوبەکەیتی ئارام ئەحمەد ئەوە تەلەفۆن ناگری کورد گەوات کوڕ گەوات والله دەبی برات لە ساعگری دارێم گەوات مانزام چەند پارەی لە لاوڕی وەرەگری هەی بێئەخلاق نزانم چەند پارەی لە نووسینگە لاوڕی وەرەگری والله سەرجەقونێوەنێ مۆی فێرت کردیە لایڤی بکەتەوە تەماشا برایەت کولە تکاتەم لە ساعگری باش أساس الآسية وتلفوني أبراهيم جواد كوري فودان شركات لابتوب بشي مكي والله بقوري ذاك من كلب ماري ملا جوادي ذاك خم نديكي قوري ذاك حد ذلك آرام أحمد زمان برام بدي يك أندامية كتي بسوري خوا وشي براتو عائلة كتلسو أجري دانا موي هواران دكمو أتو زايدة كشتة كم هم كوني عندنيا كركم عزيزكم هم باش بس زانا لاهور بارة تدتي لاهور مانغانا شلو أشترى كتدتي شلو هاش ورقة هم مشترك ذلك لاهور فيرتك لاهور معلومات تدتي خاصة زمان بقرة برامبري وها بلابسي وكاغلو أي خواو بيغمبر زان براك الدكان لنا سليمانية لسه أجري صوفين ونرى شيء إدريس كتاعيني لا يبرسم كتو كرما ملا لبا ماري ملا مستفاد دنيا وبنيام بزيش يا تشي لا يبكيو أتوابي استعرف من الأوروباي حفتا ما فيها بس الأوروباي ما فيها من حفتا ما فيها بس الأوروباي بابا ما بيرم وقت خو جنة ملا مستفاد جاي بنزات فنجر ملا مستفاد مرعاني مخاري ملا مستفاد جاي ملا مستفاد غور بغور شوي سنت فنجي بخوي لبابي رس حدا غير دايما أتوهم كسي عندني كذا أتوهم كيف خداني شيل باش لابتوب بشي ما كيف خد جناي بدي نايبيني أتوهم راسه وكسانا كي براسه عليه تجزاي روي جاناتو أتواني ليان قبول كذي من هونيما لاهور بتياري هنا ولا لاهور برجع سقابي بابا كي لاهور بارة تدتين وسينجل لاهور بارة تدتين وما من زاني اشتريته فيلم وقت لكن من براي كم استاد الدنيا لا سكاو لكم وتسدريت فوريد عويلي بردن كله خو من هونيما تلي غلط جا عزيزان خۆشەکەی لەوایە بە یەک وشەیش ناوم نەهێناوە تەنها شەڕی وەهاب و پاڤڵ و ئەمانەی لەگەڵ ئارام ئەحمەد ئەم هەموو جەنسوکەی لە وەساپەوە بۆ نردوم کە بە یەک وشە بەڕاستی وەڵام نەداوەتەوە ئەم هەموو هەڕەشەوەش ئەم هەموو درۆدەلەسەوە ئەم هەموو سوکایەتیە جا عزیزان هەر کەسێک جوێنی بە ئارام ئەحمەدا ئەوە لەبارەی ئەخلاقیەوە لاواز و کێشەی هەیە خۆی لەناو پارتیا خەریکی دزی و پارەخۆری بوو لەلای پاڤڵ و قوباد و وەهاب هەڵەبجەیی خەریکی دزی و پارەخۆری بوو پێشی وایە ئارام ئەحمەد وایە ئارام ئەحمەد کیسەی هەڵدرووە بۆ لاهوری شێخجەنگی ئەمە چێ وەها فێریە کرد وەڵا لاهور هەموو مانگێ $5,000 $4,000 ئایتێ ڕووی بابی درۆزن ڕەش بیت باشە دەی کاکە کووە ڕووی بابی درۆزن ڕەش بێ خۆزگەوا بووایە باشە کاکەجێن ئەمە طبعاً شو روشي أم كابلا هل أم دعانا بو؟ أخلاقي تانية والله تكش خذوا كرايا وبخواي زراري شكا بخواي لأوروبا لبنا عادي ما دري بس شو نبدأ تداي كمان شو كمان هالسارة شش منقل دستي بارتي دنارين ومقلبش معدن بوا يبدأ قراوستا جودي لخوت استلو الدميرو جودي مشكلة مدقا مشعول
من هذا ناسم نعم ناسي نعيش خوا وبيغمبر شاهد جوني داينا من خزمي بقرم أكلهم بابي بقرم أكلهم ناسي عايشي بلي أكلهم من عشاهم مش كلام دقا مسعودة قوال وكرتيه بلا موسم أو كسي خوا هرسي أولاد من بستيني أو قرآن من الرحيدة أو كسياتو روزانا لا يبي لسدك وجون دا ساعات دوازدو بينز دقيني وراني تلفون كدير قلتي آرام بدستي كسجي صوتا واجلي بين علاقة بدار بي بطراكم ويسورانية قصي وهاب هرب جاي جا وهاب شيك الخوش هيدا وهاب هرب جاي أم كريدان أبو بوجندان بإيمة باشنيا بوسو كاديكن بجن ودايك وخشكي لا ولشرجنجي ومسعود ومسرور ونيشير وآرام أحمد وبياها بارزي خوي طبعا وهاب كميدان ابو امشنا بدا ايويس من بلم كاكتو بو اواديك تا اخري بو وهاب موت وتمر لا بي ما بو لهين بو روجا لا دبي بو وتمر كاك عيبناك يا مزلمه شدنا هون اخلاقيه دا وتيشي وتمام هنا نازم شي جوني كي بهنا لك وتي تشار سريك ما هابي بو بيشكا بياتي بس منه خوي هاني دابو بو جندان سكاتي بيما اي شي وز بيكا بياتيش بس الايموديسان باشنية جاء اللي وياله على أو كسي كتوقسي بري تلفوني بقولتي باسي أنا محمونكي أو قسي وها برب جاي خوش يستا أو الأخلاق يبي أو الشرف يبي أو التناقض ناموس صدق بك حاجة بخواه من هنا سمراعي والله من هنا أنا قريب يا ما قرأ من هذا سايدك نعم وش لدي حتى دري بدي تبياني بس أما طالبه نعم بس يكمل خبرم خين داري يا أخي جاسري شيء خوش يسان شيء نادم بو من كشي خوش يلا شيء على من خوانواري مني أخي تو سيري كتو خوا ور خواي جان بافل وقباد وهذا شو كخوان خوانوارن دليان بشي خوش كاكا خبرم خين داري يا أخي كلام نادية خوانواري مني كاك بس دان وجد إذا أم وبايلي من بربردني أم كابرايا أم هم وجونا السوكا ببي أو أرى محمود بيقدر والله ببداته بدن يا بأوانا بيبل حالي حسابي باشا عزيزاني من أمان أودان نابو جيجلاوا لا سوشيال ميديا جيجلا نازانم أو شنو تلك تيك توك وأمانة بريانك ولا جونا سوكاتي بأيما وهابو بافل دان نابو أهم بحرمتي بدايكو بنا مالو كسوكاري إيماك من جنما تواني للراسية هينكم أبوكو أو جوان بدم ولا حقتها نما تواني إنما مثلا شلون تعامل لقى الأماكن إخو كاك بو من ناكره دانش مكو أو جواني أخلاقي بدايكو خشكو شنو ما منالي خلق بدم كاك أوكي أخلاق براسي أما وهابو أوان دان نابو بو جوان دان بإيماك كيسا ودو درس أو أرين طبعا بافل لسيماني نبو خوتا نزانن شو بو خوين غورين وكشي دسو نازانم انا بابتيس اواي كردو لخوي خوي افليش كردو والحال او لي نبو بلام اقداري همشتيك بو بافلش وهاب يتر ايشي بجونا كاني هنر نمابو چونك هنر هك بكي تشيت يا ابو جن همو يداول حقتها ما هو يك داينا بو جندان بملام صفا بمسعود بنيشير بمسرور بلاهور بآرام احمد بكي كاركيش سر بنكركي يترك بنكركي ما بو او نحسب بو ناكر ام قرانه بابلين وهابو انا بابتانا يترويسيان دواي او هم جونا بيكن دياري وبينو بهولير وبينو بباتي ببن مالي بس اني شي ايش بينا ما هو هادشي جونا ياي تو يعني كوتاي في هذا حقيقه باشا واتا خوان كاركان بيكت سريان تاشي اوانان دايدس رسوان كت ام بم نوع قماشه امانه يعني سياسه كن هنري رشيد آخا يكشتي بافل يان قباد نيا نتواني بيكوجن أقل لسيمانش بيكوج خوش ويستان أولا سر أوانا كوت چونك أمان حسابيان بو مسائل عشيرتية كد كما سر بعشيرتية كنو أو لباري ميجيو بو أو كاريان نكت بيان باج نبوكا يا أخوان بيخنا زندان وچن صال يان هيني كان يان أويكا خوان بيكوجن كواتا باشين شارع سر أويا كشيشي بود مسكن ودري برن لسيماني دواي أوي كلا جوندان كهنري خويبو إفلاسيان بيك الواقع أو هم جونا براس خو من خوتنا زان همو تمندشي بنا مالي بازاني بوم بلام جوني أخلاقي بخلق بمردوي خلق بزينوي خلق بجنوكشي خلق براسي شرمزارية
تۆ ئەگەر دژی بنەماڵی بازانی شۆڕشکە تێکۆشانکە خەباتکە قسەی خۆکە هاواری خۆکە حتا بۆت کرا چەکەڵگرێ دژیان ئەمە ئەوە بکە بەڵام جوێندان پیشەی پیاوی ئازانیە ئینسانی ئازاد جوێن بە ئابڕووی خەڵک نادا لە واقع خۆشەویستان جا من دووس پێشەوە لەم بارەیەوە زۆر قسەتان بۆکەم کوڕێکی لا لەسەر بە هەڵا هیوادارم بە هەڵە ناوەکەی نەڵێم پێم وایە کە ناوی کامیارە کوڕی لا لەسەر حەو بە برایەکی وەهاب هەڵەبجەی ئەڵەیە کە وەهاب برایەکی هەیە تەمەنی ڕەنگە 19-20 ساڵ ئەوانە بێت و زۆر گەنجە ئەڵێ لە بەغاوە ئاوی پاک بۆ خواردنەوە ئەهێنین واتە تەندەرێک هەیە چونکە زۆر جێگا هەیە هی هەوەم و کۆمپانیانەی کە لەو مەنتیقا ئیشەکەن ئاوی پاکیان نییە تەندەرێکی ئاوا بگرن و لە بەغاوە ئاوی پاک بهێنن بۆ سلێمانی بەڵام وەهاب و ئەمان ئەمە قبوڵ ناکەن ئەم کوڕێکن بە تووشیەوە ئەم هونەرە بە تووشی ئەم کامیاری دا لەسەر حەوە کە گوایە لەگەڵ ئەمە پشتکارە بکەن تەمە ڕەنگە تاکتیشی بووێ بۆی کە ئاوا سەری بکەن بە قوڕا بەڕاستی بۆیە دوجار براکەی وەهاب هەڵەسێ هونەر ئەبا وەکوتن پێویستە تاکتیکی خۆیان بێ بۆ لای ئەم کامیارە ئەمیش ڕاستەوخۆ ڕازیە بێ بۆی کە پارێکی تایە و زۆر باشە و ئیشەکەکەن و ئاوەکە هێن بۆ کوردستان و ئالم بابەتانەوە بۆ هەموو کۆمپانیا و شەریکات و ئەو هەیە کە ئاوی پاکە خۆنەوە بۆ ئەوانە بۆیە ئەم کامیارەیش معرزێکی سیاراتی هەیە لە ناو معرزەکان لە ناوچەی پیشەسازی باشە هونەریش بەر لەوەی مۆزوعەکە برازایەتی ئەکرێ نازانم یا برای وەهابوتیان برای وەهاب بەڵام پێم وایە برایەتی لە ناوچەی پیشەسازی ئەمانە معرزیان هەیە ئەم هونەرە یەکەم جار بەر لەوەی هێشتا ئیشەکە تەواو بێ هەڵ ئەچێ سێ سیارەی جوانیان لێ وەرئەگرێ لەم معرزە و پاش چەند ڕۆژێ ئەچێتەوە بۆ لایەن ئەڵێ ئەبێ سەنەوی ئەم سێ سیارە بدەنێ ئەوانش ئەڵێن بابە هێشتا کێشەکە ئیشەکە تەواو نەکراوە چۆن ئێمە سەنەوی و سێ سیارە بین بە تۆ کە ڕەنگە $100,000 بێ ئەمە قابل قبولەوەی ئەم کارە ناکەین هونەریش هەڵ ئەسێ سێ چوار ڕەشۆڕوت و چەڵک و مەڵک و ئەمانە لەگەڵ خۆی ئەبا ئەچێتە سەر معرزەکان بۆ ئەم کابرایە بۆ ئەم کوڕێکدا لەسەر حەو ئەلەم بابەتانە ئەچێ سەریان ئەوانیش تەلەفۆن بۆ وەهاب هەڵەبجەییەکەن ئەڵێن شتێکی ئاوا هەیە و ئەم کوڕە هاتوو ئەمە کەوتە عەداکە ئەڵێن بابەتانە وەهابیش لە تەمەن خۆیان بەرنامەیان هەیە ئەچن لە معرزەکان هونەرەگرن 5 ڕۆژ دەست بەسەر یەکەنی خەنە زیندانەوە دوای 5 ڕۆژەکە ئەیەنە بەشی پۆلیس کە بە کەفالەت ئازادی بکە ئازادکردنەکەشی بۆ ئەوە بووە کە ڕاکە لە دەڤەری سلێمانی پێشی ئەڵێن کە بڕواتەوە بۆ لای پارتی و بۆ ئەو مەبەسە لەگەڵ پارتیشە قسە و باس کراوە چونکە وەکو پێم وتی ئیشیان بەم کابرای نەما بوو ئەمیش چونکە کابرایشی جێلۆکە و نەخوێنەوار و ناکامڵ و ئالەم بابەتانەیە 4 سیارە ئەبا عەزیزانی من بە 3 شۆفێرەوە بە ژن و مناڵەکانیەوە بە پارە و چەکیشەوە 2 وەنەوشە 2 سلفرادۆی سپی یەکێکیان ڕەش هەمووشیان 2021 و 0 کیلۆمەتر ئەمانە لەگەڵ خۆیان ئەباتە جا وەهاب و ئەوانوتی بیان دەستمان ڕای کردووە و نەمانزانیوە و شی ئالەم بابەتانە تووشەلەتان بەگوێی کیا ئەچێ عەزیزان بەگوێی کیا ئەچێ ئەم کوڕە لەگەڵ 3 سیارەی ترا لەگەڵ ژن و مناڵە کە لەگەڵ ئەمانە تێکەڵاو بۆ لە کۆماندۆ و دژەترۆر و ئالەم بابەتانە بەگوێی کیا ئەچێ ئەمە بتوانێت دەستگای زانیاری و لە دەست دژەترۆر و لە دەست نازانم هەموو ئەمانە ڕاکە بڕوا بۆ کەکو لێ خۆگا بە هەولێرە بەگوێی کیا ئەچێ خۆیان دەرگایان بۆ کردبووە بۆ ئەوەی ڕاکات لە دوایی شاوت بوویان نەمانزانی وەڕای و دەستمان و ئیلان نەمانێشتوو بۆ ئەوەی نییە تاوانبار نەبن بۆ ئەوەی نەڵێن وەڵا کاکە ئێمە خۆمان وەمان لێ کرد بۆی بڕاتەوە بۆ هۆلێر و پارتی لەوێ چی لێکا بەلی بکات باشە یعنی بەرنامەکەیان ئاوە بوو واتە مەیدانەکەیان بۆ شۆ کردبوون یەکێتی نایەوێت ڕاستە خۆ بیگرێ نایەوێت کە لە چی کابیداتەوە بە پارتی بەڵام ڕێگەی بۆ خۆش کرد و ئەویش گەمژە و نەفام بوو ڕێک ڕاکاتەوە بەم 4 سیارەوە بۆ کەرکووک لێ شۆ خۆی کەدەوە بە هەولێرە ئێستا ئیتر ئەڵێن گیراوە لای پارتی و ئیتر پارتی چیلیەکە ئەویان من نازانم خۆ ئەمەش ناکرێن مەسەلەی ئازادی بڵێن توخوا با دیفاعی دەکەن خواوەشین فوی تێکرد من بە خەیاڵمانەیە فو هەرزان خۆ ها چۆن تۆ مەڕێگە هێنی جاوایانەکە مەڕیانە هێنا سەریانە بڕی بۆی پێسەکەی بگرن لە قاچەکە و کونیچیان تێکرد اینجا ئاوا فویان تێکرد بۆی پێسەکەی ئاوا لێ بکە پێشنی شکەتێک دیفاعی لێ بکە جا هەندێک کەس بینی بوویان کە بەم 4 سیارە ڕۆشتووە وەکو وتم ئەمان تبێن دەستمان ڕایان کردەوە هەبوو ئەوان بەڵام ئەسڵ ئەساسەکەی ئەوە نەبوو بەڵکو خۆیان ئاوایان لێ کرد ئیشیان پێی نەما دوای ئەو هەموو جوێنە ڕەوانەیان کردەوە بۆ هەولێر
بۆ لای پارتی و بۆ لای بنەماڵی بارزانی و لەوێش سەریان کرد بە قوڕەکەیە ئەوەیان کردبوو یعنی هەندێشت بڵاو بۆتەوە کە گوایە خۆ یەکێتی یان دژە ترۆر و وەهابوانە ئەیانتوانی کە لە بچەی کەنو بێن بە پارتی بەڵام لەبارەی مێژوویە ئەو کارە ناکە ئەڵێ بارە سەرمان نەبێ بە ماڵ ئێمە ئەوە بکەین بەڵام خۆیان ئەم تاکتیکیان بەڕێخست بۆی لەگەڵ معارەزەکان و سیارە و دزی و تعداوانە بابەتانە سێ چۆڕ قسەیان زیندانەوە بە کەفاڵەت بەریاننا دەرگیان بۆ کردەوە وتیان بڕۆ خوا حافیزی بێ ئەویش ئەحمەق بوو ڕێکڕای کرد بۆ هەولێر لەوێ ئاوای لێ هات کە لێ هات وهابوو ئەن فرۆشتیان لەبەرەوە عەزیزان ئەم کابرایە بێعقڵیەکەی لەوە بوو بابە تۆ لە هەولێر 1000 تعداو کردووە 1000 فەتەنە ناوەتەوە ڕاکردەوە بۆ سلێمانی دە سلێمانی بە خۆ دانیشە ئیتر وەکو بەشەر کاکە دانیشە لە سلێمانی و ماڵێکیان نیاوی تێ و سیارە ناوی تێ بە جۆنێک بوتەکە من جۆن بە کەس نادەم کاکەجیان ئەمە چی دانیشت لە سلێمانی و دانیشی مەسعود بازانی ئەمە و من مەسعود ئەو نازانم پێڵاو ئەمە کەی ئەخلاقە کاکەجیان ئەمە کەی ئەخلاقە ڕاستی ئەم وەهابوو پاوڵە دایان نابوو بەس پارەیان ئەیە جوێن بە ئارام ئەحمەد بە بە دایکی ئارام ئەحمەد بە لاهوری شەرجەیی بدا بە مەسعود بازانی بدا بە نازانم ئەژی ئەمینی بدا بە مەسعود بازانی بە نێچیرێڤان بازانی بەس بە ئەوە دایان نابوو لە دوای ئەوە کە هیچ جوێنێکی پێنەما ئیفلاسی کرد لە جوێنە وتیان کاکە بڕۆ خوا حافیزی بێت و ئاوایان لێ کرد و خوا عافوی کات و تەواوی نازانم پارتی چی لێکە ئەوەیە من نازانم خۆشەویستانی ئارام ئەحمەد من لەوە زیاتر کاتان ناگرم ئەمە ئەسڵی مۆزوعەکەی ئەم کوڕە بوو کە ئەو هەموو سوکاتێ بە ئێمە کرد بەڵام دیسانیش من هەر کەسێک لەم دنیاەیە چ پیاو بێت چژن بە ناوی خۆیەوە جوێنم پێ بدا سوکاتیم پێ بکە ئاساییە چونکە ئەیناسم بەڵام کەسانێ کە لە ژێر ناوی نەخوازراوە گوێ بدەن ئەوانە لای من هەر پیاونی لە واقع بەڵاسی ئەگەر مێژ بن هەر ژنی نەڕاستیە چونکە ئەگەر پیاو بێ بە ناوی خۆیەوە جوێن ئەدات باشە ئەوانەی کە بە ناوی خۆیان جوێن ئەدەن من قەت وەڵامی جوێن نادەمەوە لە حەقیقەتە ئەمە یاسای من بووە هەموو ڕۆژێ ئەو کابرایە ئەو تەلەفۆنەی بۆ ئەکردن وەساپەوە 2000 جوێنی ئەیە لەو تەلەفۆنەمەوە یەک جار بە یەک گوشە یەک جوێنم پێ نەداوە قەتیش وەڵام نەداوەتەوە لە حەقیقەتە و ئێسش ئەم باسم کرد تەنها لەبەرەوەی کە بزانن ئەم ئینسانە چۆنێکێتی فرۆشتی باوڵ و وەهاب ئەوان فرشتن بە پارتی جایتی پارتی لە بەرامبەر ئەمەیە باڵ ناکمیشیان بۆ بکە بەڵام بەهەرحاڵ یەکێتی خۆی وەهاب هەڵبجێ ئەوانە ئاوایان لێکرد و دەیانەوە بە پارتی و خواتان لەگەڵ عەزیزان من سبەی شەونە دوو سبەی شەو لەگەڵتانە بۆ کۆمەڵێک قسە و باس لەسەر مینومۆنتەکەی مەلام سەفا مینومێنتە چیە ئەمی مەلام سەفاکە کرایەوە ئەوە ڕێکلامەکەم بۆ کردووە لەسەر کۆمەڵێک ئیطلاعات و مطلعات و ئەوانە لەسەر ئەوەی کە یەکێتی و پارتی و کێشەکانیان و ئاشبوونەوە و دەست لەمنان و ئالم بابەتانە وەلحاڵ دوو بەیانی شەوی یەکشەممە با بڵێن کە بۆ بەیانی ئەکە لە دووشەمەوە سبێشەوە لە دووسبێشەوە من لە خزمەتی ئێوە بم سەعاتی 9 بە کاتی دەشتەکانی NL و دەیش بە کاتی کوردستان خواتان لەگەڵ خۆشەویستانی ئارام ئەحمەد بەخێرچن